سڵاتان لەبێ هەزان و خۆشەویستان بەخێر بنەوە بۆ ڤیدیۆیەک نوێ. ئەو جارە تەنها ئەو ڤیدیۆ هەواڵەمە تەنها لەسەر ئیڤێنتەکەی دوێنێ پلەیستێشن 5 دەڕۆین کە چەند تەقینەوەیەکی گەورەی کرد. یاری زۆر بەهێزی نیشاندا و وەروە لە هەمووی گرنگتر شێوە پلەیستێشن 5ەکەشی ئاشکرا کرد کە شێوازێکی یەکجار جوانی هەبوو. لێکەم هەواڵمەدا شێوە پلەیستێشن 5 کە هەمومانی سوپرایز کرد بەوەی کە شێوەکەی نیشاندا شێوەکەی فیوچەری بوو، هاتە داهاتویانە بوو، وەکو برێک یا شتێکی ئاسمانی شتێکی لەو بابەتە بوو. دیزاینێکی زۆر جوان بوو کە سەرەتا دەدیت بۆ درەجێنەوە بکە بە تەواوەتی هێنایە دەرەوە و نیشانیدا. تەواان دوو ڤێرژنیشی لە سەرەتاوە نیشاندا. ڤێژنی یەکەمیان ئەو بوو کە دیسک درایڤی هەبوو، شوێنی دیسک کە دەتوانی بە دیسک یاریەکان دانەی. وەروە ئیدیشنێکی بڵاو کردەوە لەگەڵی ئەویش ئەو بوو کە دیجیتال ئیدیشن بوو، شوێنی دیسکی نەبوو، تەنها بە ئۆنلاین دەتوانی یاریەکان بکڕیت. تەوان ئەگەر بیکڕم من ئەوەی دیسکەکە دەکڕم، بەڵام جارێنە بەڵام شێوەیەکی یەکجار جوانی هەبوو، نزیک بوو لە دەستکەکەیەوە، زۆر وەکو دەستکەکەی وا گونجاندی بووی لەگەڵ یەکتر. هەر باقیتیش داینەبوو، بەڵام وا بزانم ئەگەر هەڵنەدەبم دەتوانیت بە پانیش دای بنێی. ئەگە وا بێتەوە دووڕوو بێت هەر باشترە. لە هەواڵی دووەمیشماندا نیشاندانی یاریێکی زۆر بەهێز کە لەلام یەک بوو لە خۆشترین یاریەکان لە پلەیستێشن 4 تاقیم کردبێتەوە. بەشی یەکەمی ئەویش هۆرایزن زیرۆ داون بەشی نوێی بوو کە سەرەتا هەموو زۆر بەمان کە ترەیلەرەکەمان بینی سەرەتایەکە وەمانزانی ئەنچارتدی نوێیە، بەڵام دواتر کە ئەیلۆی نیشاندا ئەوە منی زۆر دڵخۆش کرد بەوەی کە ئەیلۆ دیسان کارکتەری یاریەکەی هەر دەبێت هەرەوە بێت. ئەو جارە تیرۆکەکە دیسان لە وڵاتەکەی خۆی ئەیلۆ نەخۆشێک بڵاو بۆتەوە، دەبێت چارەسەری ئەو نەخۆشیە بدۆزێتەوە. ئەو جارە فیل و شتی تریشی تێدایە، مەشینەکان ڕۆبۆتە ئەوانی کە شەڕ لەگەڵ دەکەن، ئەو جارە فیلی تێدایە، شتی کەش تێدایە زیاتر بووە. ئەو ژوات دەکاتن ئەو بەشە نوێیە وە دەکات زیاتر یاری هۆرایزن زیرۆ داون مستە دڵی گەیمەرانەوە. لە هەواڵی دواترماندا یاریک ئەوە جارێ تەنها یاریە بەهێزەکان باز دەکەین. لە هەواڵی سێمیشماندا یاری گۆست وایرد تۆکیۆ کە لەلایەن شینجی میکامیەوە باسی لێوە کرا، کە شینجی میکامی یەکە لەو دەرهێنەرانی کە زۆر خۆشم دەوێتن لەبەر ئەوەی کە یاریەکانی ڕێزنی ڤڵە کۆنەکان ڕێزنی ڤڵ یەک هەتاکە 4 هەر ئەو دروستی کرد. وەروە یاری ئیڤڵ وذین 1 و 2 هەر هی ئەوە کە وەکو دەرهێنەرێکی گەورە یاریەکی نوێی ئاشکرا کرد، ینی پێشتر ئاشکرای کردبوو بەڵام گەیمپلەی نیشان نەدراوە، تەنها ترەیلەر بوو. ئەو جارە گەیمپلەیەکی نیشاندا، بەڵام حیف کە یاریەکە فێرس پێرسنە، حەزم دەکە ثێرد پێرسن باە خۆشتر دەبوو. یاریەکە دیارەکە ڕەعب دەبێت، یاریەکە جارێ ئێشتا ئەیبڵێتی و شتی زیاتر وەردەگری لە ناو یاریەکە دەتوانانی بەکاربێنیت و بەرامبەر دوژمنەکانت و شەباح و شتیوالە بوون کە شێوەیان نەبوو، هەندێکیان شێوەیان نەبوو، هەندێکیان دڕندە بوون، چەندین جۆری دوژمنی تێدا بوو. بە چیان هەواڵ سەرسوڕماوە لە کۆمنت بۆمی بنووسە. لە هەواڵی دواترماندا یاری گادفۆڵ کە یاریەکی ئەکسکلوسیڤی تەمان لەبیرم چوو کە هۆرایزن زیرۆ داونیش یاریەکی ئەکسکلوسیڤە تەنها بۆ پلەیستێشن 5 بڵاو دەبێتەوە. هەروە یاری گادفۆڵیش یاریەکی ئەکسکلوسیڤە تەنها بۆ پلەیستێشن 5 دەڕوات، بۆ ماوەی ساڵێک دواتر بۆ پیسیش بڵاو دەبێتەوە، بەڵام بۆ ئەکسبۆکس 1 بڵاو نابێتەوە، واتە ئەکسبۆکس سیریس X بڵاو نابێتەوە.
یاری گاسفۆڵ یاریەک بوو کە پاریش ئەعلانی کرد کە یاریکی وا دەبێت بۆ پلەیستێشن 5 دەبێت، بەڵام گەیمپلەیمان نەدیت بوو. ئەوجار گەیمپلەیەکی بڵاو کردەوە، بەڵام گەیمپلەیەکی زۆر کورت بوو، شتێک بوو کە خێرا بوو. نەیهێش گەیمپلەیەکی وای نیشان نەدام کە تەواو بزانین یاریەکە چۆنە، بەڵام یاریەکە من یەکم لە هاوادارەکانی ئەو یاریە ئینشاڵڵا ئەگەر پلەیستێشن 5م کڕی هەندێک هەرزانێتن یاریەکە دەکڕم. یەکە لەو یاریە سەرکەوتوانەی کە من بەدڵم بوو. دەبان کۆنفرانسەکەی دوێنێ شەو یەک بوو لە کۆنفرانسانەی کە لە ژیانم کە زۆر معجب بووم پێی، چونکە یاری وشتی یەکجار نایەوی نیشاندا، زۆر پڕ بوو لە سەپرایز. و هەروە لە هەواڵی دوایە کە لە هەر هەمان ئیڤێنتەکە یاری هێتمانی نیشاندا، بەشێکی نوێ هێتمان 3 کە دیسانەوە هەمان کارەکتەرەکەیە کە بەشی 1 و 2 یاریش پێ دەکرد. یاری هێتمانیکە لە یاری خۆشانەی کە من حەزم پێێتی، لەبەوەی یاریکە پڕ لە ستێڵت و قورسیشە هەندێک. یاریێکی سەرکەوتووە بە من زۆر یاری ئەساسینەکان و واتە ئەو یاریان وەکو هێتمان و ئەوانە وایە کە بە ستێڵت یاری دەکەیت. ستێڵت بۆوانەی نەزانێت ستێڵت چییە، یاری ستێڵت واتە ئەو شەڕکردنە بێدەنگانەی کە بە بێدەنگیەوە بەڵزیەوە دەچیت و دایان کوژیت، ئەو دژمنەکان دەنا دەبیت، ئەو ستێڵتی پێدەوترێت. من زۆر ئەو یاریانەم بەدڵە. شەشەمیان یاری ناوازێکی ڕانچێت کلانک کە یاریێکی یەکجار سەرکەوتی پلەیستێشن 1 و پلەیستێشن 2 و PS4 بوو، کە یەکە لە یاریە کۆنەکانی ئەکسکلوسیڤەکانی کە من بەدڵمە. ڕاست ئەنیمێشنە، بەڵام یاریێکی یەکجار شازە، دەتانبرم یەکە لە خۆشترین یاریەکان. ئەگەر یاری ڕاچێت ئەنکلانکت کردووە یان نەتکردووە لە کۆمنت بۆمی بنووسە، ئایا دڵخۆش دەبیت بە بەشە نوێیەکەی پێت چۆنە، ئەوە بۆمی بنووسە. یاری ڕاچێت کلانک ئەو جارە بە ناوی ریفت ئەپارتە، بەڵام شێوازەکەی ئەو یاریە گەیمپلەیەکی ئەوەی نیشاندا کە هێزی پلەیستێشن 5 چەند زۆرە و کە توانای چەندی هەیە، کە فاست تراڤڵەکە کە ئەو ڕێگانی کە دەیگواستەوە بۆ جیهانەکانی تر ئەو دەرگایانە ئەوالە وەکو فاست تراڤڵ هەگوا بوو، بەڵام وەکەوەی پلەیستێشن 4 نەبوو کە 5 دقەی دەوێت لە فاست تراڤڵەکان کە دەیگوازێتەوە، بەڵکو هەریەکە و سەر چرکێک کەمتریشی دەوێت بۆی بیگوازێت و هەر هەستت بۆ نەدەکرد کە یاریەکە ڕاوەستێ، یەکسەر دەچێت ناو جیهانەکەی ترۆ و یاریەکەت بەردەوام دەکرد. ئەوەش وای کرد کە هێزی SSDەکەی پلەیستێشن 5 نیشاندا. لە دوای ئەو یاریەکی تری ئەکسکلوسیڤی پلەیستێشن 5 ئەوش پرۆجێکت ئەثیە کە لەلایەن سکوێر ئینکسەوە دروست دەکرێت. ئەوزارە وابزانام یەکەمین پرۆژەی سکوێر ئینکسە کە ببێتە ئەکسکلوسیڤی پلەیستێشن 5 دیار پلەیستێشن 5 داوای لێ کردووە. یاریەکی شاز دیار بوو، بەڵام گەیمپلەیەکی زۆر کورتی نیشاندا، ئەوش لەبەرەوەی مەجالەکەی زۆر نەبوو. دەبان درێژەیەکی زۆری ئەو ئیڤێنتە درێژێکی زۆری خایەن لە ئەم شەو سەعاتێک زیاتری تێپەڕاند. یاریەکی شاز دیارە. ترەیلەرەکەمان بینی، ترەیلەرەکەی زۆر جوان بوو، بەدڵم بوو یاریەکە، شتێکی ناوازە دیارە، بەڵام جارێ بە تەواوەتی ڕوون نەکراوەتەوە، پێدەچی یاریێکی شاز دەرچێت. لە دوای ئەو لە هەشتەمین هەواڵ یاری GTA ناڵێن بەڵکو GT7 واتە گراند تورێسمۆ 7 کە یاریێکی پێشبڕکێ ئۆتۆمۆبیلیە کە زۆر لە مێژە گراند تورێسمۆیەکان بڵاو دەکرێنەوە، بەڵام ئەوەی سەرنجی ڕاکێشام ئەو ڕووناکیە و ئەو توانای کاردانەوانەی هەبوو کە لە ناو یاریەکە نیشاندرا. تاوان ئەوە لایڤەکەیان بە شێوەی 1080 پیکسڵ بوو، بە 4K نەوەگە بە 4K بالاوانەیە جوانتر دیار وە یاریەکە بە تەواوەتی کوالێتەکانیان نیشاندراوە بە تەواوەتی، بەڵام
شتێکی شاز دەرچوو لەبەر ئەوەی کاردانەوەی ڕووناچیەکان ڕێترێسینگەکەی ئەو جارە لە پلەیستێشن 5 کارایە ئەوە زیاتر ڕووناچیەکان جوانتر و دیارتر بوون. لە دوای ئەو نمایشکردنی سپایدەرمان نازانین ئایا ئەو سپایدەرمانێکە نیشانیدا بەشێکی نوێیە یان وەکو DLC بۆ بەشی یەکەم دێت ئەوە لە پلەیستێشن 5 تاوان بۆ پلەیستێشن 5 تایبەت باوەڕ ناکەم بێتەوە بۆ پلەیستێشن 4 ئەگەلانەیە ئەو سپایدەرمانی پلەیستێشن 4 لە پلەیستێشن 5 ئەو DLC بۆ بێ ئەوەش شتێکی جوان بوو هەمان ئەو کارکتەرە بوو واتە کارکتەرەکەی ئەمە وەکۆ وابوو کە لە فیلمە نوێیەکەی کە نیشاندرا بوو کارکتەرێکی ڕەشپێستە بەڵام گەیمپلێکەشی شتێکی جوان بوو وەرە گرافیکەکەشی زۆر جوان بوو هیچ کێشەیەکی وای نەبوو. لە دێمین هەواڵمادا نیشاندانی یاریکی نوێ بەناوی سترەی یاریەک بوو کە کپ و بێدەنگ بوو یاریەکە وەکو وۆڵ ئیوا بوو کە وابزانام لە پلەیستێشن 2 بیان Xbox 360 بوو بڵاوکرایەوە یاریەکی کپ و بێدەنگ بوو فیوچەری بوو چونکە هەموو جیانەکە بەس ڕۆبۆت بوو مرۆڤی تێدا نەبوو پشیلەیەک بوو بەناو شارەکەدا دەسوڕاو گەیمپلەی نیشان نەدرا تەنها ترەیلەرێک بوو یاریەکەی جوان دیار بوو بەڵام نازانم چۆن دەبێت بزەبت. لە حاڵی یازدەمدا یاریەکی نوێی ئاشکرا کرد پلەیستێشن 5 یاریەکی تری ئاشکرا کرد واتەوە یارە ثێرد پارتیە ئەکسکلوسیڤ نییە بە ناوی کینا کە لەلایەن دوو براوە دروستکراون تەنها دوو برایە کاریان لەسەر کردووە. یاریەکە شێوازی ئەنیمەیشنی بوو هەروە باسییان کرد گوتیان شێوازی ئەنیمەیشنی دەبێت شێوازی ئەنیمەیشنی بوو کچێک بوو کە چەند ڕوندەیەک هێرشیان دەکردە سەر ئەو ناوچەی کە ئەو کچەی تێدا بوو تاریکایی شیان لەگە خۆیان دێنا کچەکە دەچوو لە ناویان دەبرد و ئاشتی دەگەڕاندەوە بۆ شوێنەکە بۆ دارستانی کە تێدا بوو. یاریکە لە ئەڤەتارە کۆنەکەی پلەیستێشن 2 دەچوو کە یاریکی یەک بوو لە یارە شازەکان کە بڵم بوو کە دوێنێ شەو تەماشا لایڤەکەم کرد بەدڵم بوو زۆریشم بەدڵ بوو یاریکە شازەکەی زۆر جوانە تەمان وا دیارە پلەیستێشن ئەو جارە دیسانە دەوێ گرنگی بۆ یاریانە بدات کە زیاتر بۆ منداڵانە بۆ هەموو تەمەنەکان گۆنجاوە نەک بۆ ئەوەی کە لە پلەیستێشن 5 زۆربەی یاریەکانی سەر 16 ساڵ 18 ساڵ بوو یاری منداڵانی ئیهمال کردبوو کە ئۆکاری سەرکەوتنی زۆری پلەیستێشن 2 ئەوە بوو کە یاری منداڵانی زۆر بوو کە زۆر شێوازی یاریکردنی هەبوو پێدەچێت لە پلەیستێشن 5 لەو شتە بکات بەڵام ئەوەی تاکو ئێستا لە پلەیستێشن 5 باز نەکراون نرخەکەیەتی. یاری کینا وەکو ئەڤەتارە کۆنەکان وابوو شێوازەکەی زۆر جوان بوو بەدڵم بوو. لە حاڵی دوازدەمماندا یاری دیمۆن سۆلز کە ڕیماستەر کراوە ڕیماستەر بوو کە بۆ پلەیستێشن 5 نیشاندرا یاری دیمۆن سۆلز وەکو یاری دارک سۆلز وایە شێوازەکەی بەڵام یاری دارک سۆلز گرافیک و دیزاینەکەی لێو جوانترە بەڵام یاریەکەش هیچ کێشێکی نەبوو شێوازەکەی زۆر جوان بەدڵم بوو. لە سێزدەمین هەواڵماندا یاری Resident Evil Village یاری Resident Evil Village یاری بەشە نوێیەکەی Resident Evilە دیارە ئەو جارە بەناوی Resident Evil 8 نەبوو کردیە Village کە دیسان بە کارکتەری نەیتن یاری دەکەیت و تاواکەری بەشی هەفتەمە کریسی تێدا کریس لە ناو دیمەنەکە لە ترەیلەرەکە بە دیار کەوت و کەەوەش شتێکی دڵخۆشکار بوو من زۆربەی بەشەکان بەشی یەکەم تاوا نەکردووە تاکو ئێستا کردیتم لە پلەیستێشن 4 کڕیتمەوە تەمامە دەیکەم بەڵام دووە کۆنەکەم تاوا کردووە سێکەشم تاوا نەکرد بە تەواوەتی چارم تاوا کردیە هەمووان تاوا نەکردی ئینشاڵڵا هەمووی تاوا دەکەم هەمووی دەکەم غەمتان نەبێ لەگەی ئەوەش دەیکەم لە
ڤیدیۆش یا Resident Evil Village باس لەوە دەکات دەجارە تەریقەتێکی نوێ لە گوندێک بڵاو بۆتەوە کە ئەو گوندەی تەواو تێکدا و زۆر شێت بوونە و هەموو خۆیان شاردۆتەوە لە ماڵەکانی خۆیانەوە. کریس و نیسان ئەو جارە دەچن بۆی خەڵکەکە ڕزگارکەن. تاوان Resident Evil 7 هەیتم هەتێستا تاوام دەکرێت لە بۆی نەتوانی زیاتر بیکەم دەیکەم ئینشاڵڵا بەڵام زۆر بەترسە زۆرە ترساندیە پێش بە شەرم و ئەوی ناکاتنی هیچ کێشێک دروست نابێت یاریکەوە تەواو تێمنی ترسان ڕاستیەکەی. کارکتەری میاشی هەر تێدایە کە لە Resident Evil 7 نیسن و میا دوو کارکتەری سەرەکی بوون لەناو یاریەکە. ئەمە هەواڵەکانی ئەوڕۆمان بوو لەسەر ئیڤێنتێکە PlayStation 5. هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت لە چ هەواڵێکتان بەدڵ بوو چی یاریەک لەوانە سەرنجی ڕاکێشان ئەوا لە کۆمنت بۆ بنووسن تا ڤیدیۆکتر و کاتێک تر خواتان لەگەڵ.